سەرەتای مانگی داهاتوو خولی 59هەمینی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا بەڕێوە دەچێت. لێکدانەوە و شیکردنەوەکان لەبارەی ئەو هەڵبژاردنە بەردەوامە و تا ئاستێکی زۆریش پێچەوانە و دژبەیەکن. ئایا هەڵبژاردنەکە خاوبوونەوە و سەقامگیری بەخۆیەوە بینیوە یاخود دەرفەتێک ماوە بۆ مانۆر؟ تەنانەت هەندێک میدیا قسە لەسەر شتی لە ناکاو و سوپرایز دەکەن. ڕکابەری نێوان دۆناڵد ترامپ و جۆزیف بایدن بۆ گەیشتن بە کۆشکی سپی بەردەوامە. لەو چەند ڕۆژەی لەبەردەم ئەو هەڵبژاردنە داماوە چاوەڕوانی چی دەکرێت؟ هیچ ئەگەرێکی سوپرایز و ڕووداوی لە ناکاو هەیە؟ خۆی شەقامی ئەمریکی و شەقامی جیهانیش بە شێوەی گشتی خۆی داناوە بۆ چەند سوپرایزێک کە کاریگەری هەبێت لەسەر ئەنجامەکانی ئەم هەڵبژاردنە. یەکێک لەو سوپرایزە ئەنجامدان و ڕاگەیاندنی پێکوت یاخود لوقاحی دژە کۆرۆنایە، یاخود تەنانەت ئەگەر لوقاحەکەش نەبێ چارەسەر ئەو دەرمانی کە چارەسەری باشترین چارەسەری ئەو پەتایە دەکات. ئەمە کاریگەری زۆری دەبێت لەسەر ئەنجامی هەڵبژاردنەکان. جگە لەوە سیاسەتەکانی ئەمریکا بەرامبەر ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان و ئاسیا بە شێوەیەکی گشتی ئەمانە وا چاوەڕانەگرێک سۆپرایزێک دروست بکرا، بەڵام ناگاتە ئاستێک لە تموحی ئەمریکیەکان بەگشتی، چکە لەبەرەوەی ئەوان زیاتر جەخت لەسەر باج مەسلەی باج دەکەنەوە، هەروەها لەسەر مەسلەی تەمینی سەحی دڵنیایی تەندروستی خۆیان دەکەنەوە، چکە چارەسەری تەندروستی لە ئەمریکا زۆر گرانە، بارگرانێکی زۆری بۆ سەرجەم ئەمریکیەکان دروست کردووە لەگەڵ باجە بەیەکەوە. لەبەرەوە هەر سۆپرایزێک لەو لە مەسلەی ڕوبەڕبوونەی پەتاکە و لەسەر ئاستی باج و چارەسەری تەندروستی بێگومان سوپرایزی خۆی دەبێت. ترامپیش لەو یاریە کاری جدی بۆ ئەکات، لەبەرەوەی بەرامبەرەکەی بەهێزە لە هەنێ ڕۆوە، بەتایبەتی دیموکراتەکان بەوە ناسراون کە بەرنامەی باشیان پێ بۆ خزمەتی هاوڵاتی ئەمریکی، بۆ خزمەتی سیاسەتی دەرەوەی ئەمریکا. ئەمەش وا دەکات کە ترامپ هەوڵی جدی خۆی بات ئەگەر لەم ماوەیە سوپرایزی پێشێش نەکات ئەوە چانسی کەم دەبێت. بێگومان ئێستا بەرەو 59هەمین هەڵبژاردننی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕووینی ئەمە ڕۆژی 3 نۆڤەمبەر ڕۆژی سازکردنی هەڵبژاردنەکەی، بەڵام ئەتوانم بڵێم زۆربەی ڕووداوەکانی جیهان کەم تا زۆر لە بەشێک لە بەشەکانیان پابەند دەبنەوە یان ئەگەنەوە سەر ئەو کانیلی ئەو سەرچاوی کە هەڵبژاردنەکانی ئەمریکا لە نێوان فیلەکان و لە نێوان گوێ درێژەکانەکە وای پێوترێ زاراوەکانیان یەکان گیر و یەکاڵای بێتەوە. هەر سەرۆکێک کە ئەگۆڕێت کۆمەڵک گۆڕانکاری لەگەڵ خۆی ئەهێنێت، هەر سەرۆکێک کەیەت کۆمەڵێک بەڵێن نامە و بەڵێن بە میلەتەکەی خۆی و ئینجا جیهان ئەیات. لە 4 ساڵی ڕابردووە لە 2016 تا ئێستا ئێمە تاوەڕە چاومان کردووە کە سیاسەتی ترامپ و با بڵین کابینەکەی ترامپ ئەوەی کە بەدەستیوێتی جانتاکەی لە دەرەوەی ئەمریکا 100% جیاواز بوو لە سەرجەم با بڵین سەرۆکەکانی تری ئەمریکا. حاڵەتی زۆر سیر ڕوویە. دۆستەکە ئیسپیان ئەوترێت جۆ بایدن کە لە دیبەیتەکانە کە قسە لەگەڵ ترامپ ئەکات ئەڵێت سیاسەتی دەرەوەی ئەمریکا سیاسەتێکی خەجاڵەتیە، بۆ لەبەرەوەی دەست بەرداری دۆستەکانمان بووین، وڵاتەکانمان هەموو پژۆ خستووە، تەنها کار بۆ ناوخۆەکەین و ئێستا هەیبەنە و هەیبەت و شان و شکوێ ئەمریکا لە دەرەوە شکاوە. ئەمە هەنێک گۆڕانکاری کرد لە با بڵین جنوبی با بڵین باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا، لە وڵاتە عەرەبیەکانە، لە دۆستە دێرینەکانیە چوەک ئەڵمانیا، چوەک کورد، چوەک کێو وەکی ئەمانە هەمووی گۆڕانکاری بوون. بەڵام لە ناوخۆی ئەمریکایە زۆرترین ئەتوانم بڵێم زۆرترین قازانج کە خەڵک کردبێتی خەڵکی ئەمریکا لەم هەنگاوانی کردووە. بێگومان ئێستاش هێشتا لە ماوەی ئەم 2 هەفتەیە کە ماوەتەوە 2 هەفتەی سەقامگیر نابێت بۆ سیاسەتی نێودەوڵەتی، 2 هەفتەی سەقامگیر نابێت بۆ ئابووری نێودەوڵەتی، بۆ ئابووری جیهان، 2 هەفتەی سەقامگیر نابێت بۆ هاتنە سەر تەخت و ڕۆشتنە سەر تەختی هەنێک لە سەرۆکەکان و هەنێک لە حیزبەکان و هەنێک لە ویلایەتەکانی تری ناو سیاسەتی دنیا. بۆیە ئێستا ئەبینی کە ئەڵێن ترامپ هەڵە بژێرە بەرامبەر بە جۆ بایدن، تەنها
یاریەکە لە نێوان ترامپ و جۆ بایدنانیە بەڵکو ئەمە یاریەکە پەیوەستە بە ئەم سەر و ئەو سەری گۆی زەویەوە ئێستش کە ئەکرێت ئەو گۆڕانکارانی کە لە بەسەر نرخی دۆلار و بەسەر پاری وڵاتانی بۆ نمونە هەر لە ناوچەکە خۆمانە سێرکە ئەو هەموو گۆڕانکاری کە لە ماوەی بڵین دوومان یا سێمانی ڕابردووە بەسەر تمەنی ئێرانی و بەسەر لیرەی تورکیا هات بەسەر سیاسەتی عێراق و کشانەوەی باڵۆزخان و یعنی ئەمانە هەر هەمووی گەمەیەکی شەترەنجی زۆر قوڵن کە لەو سەری یاریەکەوە نەخشی بۆ ئەیکێشێ یعنی با بڵین نەخشە بۆ ئەو سەری یاریەکە ئەیکێشێ ئەجینا من لەو باوەڕانیم هەرگیز کە وڵاتی یوک و ئەمریکا ئەگەر ترامپ بمێنێتەوە یان ترامپ بڕوە دەستبەرداری وڵاتی یوک و عێراق بێ بەڵام سێرەکە لە ئێستاە بە ئەشکراڵێمە باڵۆزخانێکە خۆمان لە بەغا ئەکشێنینەوە ئەمە یەک لەو گۆڕانکارانەیە کە لە ناوچەکەیە کەم تا زۆر لەلایەکی کەوەڵێ ئێمە تەطبیع لەگەڵ ئێران دروست دەکەینەوە کە هێشتا تا 3 نۆڤەمبەر دوو هەفتەیەکی ئەمێنێتەوە لەلایەکی کەوەڵێ تورکیا ناکرێتتر لە مودووە پۆلیسی ناوچەکە بێ ئەمانە هەمووی وعودی ئینتیخابین وعدن ئەدرێ بە خەڵک بۆ ئەوەی کە دەنگ بێنێتەوە ئەم دەنگهێنانەوەی ئەمان هەجینا ئەوەی کە ئێستا من بیزانم لە ناوخۆی ئەمریکایە ترامپ وەزعی باشە وەک ناوخۆ بەڵام سیاسەتی ئەمریکی لە دەرەوەی ئەمریکایە ڕووی ئاوەدانی نەماوەتەوە هەرکو ئەوەی کە دیموکراتەکان ڕەخنی لێگرن بەڵام لە بینی ناو و لە بینی دەرەوە خەڵکی دەرەوە دەنگ نایان بە هەڵبژاردنەوەی سەرۆک پرۆسەی هەڵبژاردننی سەرۆکایەتی لە ئەمریکا یەکێکە لە پرۆسە ئاڵۆز و هەستیارەکان کە تەنها بە دەنگدانی هاوڵاتیان کۆتایی نایەت هەڵبژاردنەکە چۆن دەبێت و چ شتێک کاریگەری لەسەر دروست دەکات. ئەو هەڵبژاردننی کە باس ئەکرێت زۆر ئالۆز یعنی زوو پرۆسەیەکی زۆر ئالۆزە زۆر وردە ئێستا خەڵکیان بینەرانی بەڕێزوە ئەزانین کە تەنها بە دەنگدانی هاوڵاتیانی ئەمریکا سەر کۆمار هەڵبژێرنەوە بەڵام ئەمە مجەماعێکی ئینتیخابیان هەیە خۆیان 538 کەسن کە هەموو دەنگەکان لە ویلایەتەکان ئەڕۆن و لای ئەوان حەسمی ئیش و کارەکانەکانی ئەباتوان بڵێم پرۆسێکی زۆر ئالۆزە لێرە کاتی ئەوە نییە کە باس لە شێوازی هەڵبژاردنەکە بکەین بەڵام لێرە و لەوێ کە باج و خەراج لەسەر هاوڵاتی کەم بێتەوە هاوڵاتی دەنگ بۆ کەسەیە کە باج و خەراجی لەسەر کەم کاتەوە کەواتە ئەمە یەکێک لە خاڵەکانی خۆی ئەو سەری یاریەکە یان ئەو سەری تونێلەکەی بۆ خۆی مسۆگەر کردو دوو هێنانی خەڵکی بیانی و خەڵکی ئەجنەبی دروستکردنی دیوارێک لە بینی مەکسیک و لە بینی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا نەهێشتنی هاتنە ناوەوەی بابڵێن خەڵکی دەرەوەی ئەمریکا ئەمانە هەمووی خاڵن کە ئەکرێت لە بەرژەوەندی ترامپ تۆمار کرابێت کە ترامپ بێوەجارێکی کە دەرچێتەوە یەک لەو خاڵانی کە جێی سەرنجە کۆمەڵێک ئاماژی بە خۆی یاوە کە بە ئاسانی کۆشتی سپی چۆڵ ناکە ئەمە تاکە سەرۆکە کە من بزانم هەتاوەکو ئێستا لە مێژووی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکایە وتپێتی ئێمە هەروە بە ئاسانی ناهێنە دەرەوە بەڵکو ئەوانی کە هەمووی وتوانە ملمان نەموو باریکترە بۆ دەنگدەر و بۆ دەنگدەری ئەمریکا بەڵام ئەمە کۆمەڵێک شتی سیری کردووە یەک لەوانی کە من زۆر بەلامەوە سێرە ئێستا سەررجەم ئەوانی کە بە ئەسڵ ئەفریقین لایەنگری ترامپن لەناو ئەمریکایە ئەوەی کە زن و یان ئەوەی کە پیانۆتێ ڕەشپێستەکانی ئەوەی کە پیانۆتێ بە ئەسڵ عەرەب و ئیسلام و ئەمانەش دەنگدەری باشنەوە ئەمریکا یعنی ئەتوانم بڵێم یاریەکان وا بەش کردووە کە ترامپ کارێکی وای بۆ خۆی کردووە کە دەنگدەری ئەمریکا دەنگی پێباتەوە ئیتر ئایا ئەگەر مەجموعی ئینتیخابی خۆیان 538 کورسیەکەی ناو ئەمریکا ئەوانش بە هەمان شێوە هەڵی بژێرنەوە چونکە لە هەڵبژاردننی پێشوا بە بیرمان نەچێت ترامپ دەنگی لە هیلاری کەمتر هێناوە دەنگدەری هاوڵاتی بەڵام ئێستا سەرۆک کۆمارە هیلاری سەرۆک کۆمار نییە ئەنی ئەم یاریە بەم شێوەیە ئەکرێت و ئێساش ئەگەر بێوێ لە دەرەوە بەڵام ئەوەی کە من ئەیبینم کابینەکەی ترامپ ئەوەی کار لەسەر ناوخۆی ئەمریکای کردووە ئەوەنە کاری لەسەر دەرەوە نەکردووە ڕاستە کۆمەڵێک سیاسەتی دۆڕاوی بەکاری هێناوە بۆ خۆی لە دەرەوە کەڵم سیاسەتی دۆڕاو ئەو ئەڵێ ئێمە مەطلبمان نییە جوندی ئەمریکی سەربازی ئەمریکی و مارێنز بینی لە ئەفغانستان بکوژرێت لە سووریا بکوژرێت لە عێراق بکوژرێت بەڵام سەرۆکەکانی پێشویان نەوت و توانە هەیمەنی ئەمریکا بەسەر گۆی زەویە بێ هەبێت چۆن لە ناوخۆیان هەیمەنەکراوە دەسەڵاتی هەیە بێت لە ئەفغانستان و لە پاکستان و لە یابان و لە هەردوو نیمچە دوورگەکانی کۆریا و چۆ ئەبێ ئەمریکا بێت پۆلیسی جیهان بێ بەڵام ئێستا ترامپ وان ناڵێت ئەم سیاسەتی ترامپ ئەگەر بێت و لە ناوخۆیان هاوڵاتی ئەمریکی بە سیاسەتی گونجاوی بزانن دەنگ دووبارە بێتەوە دەنگی پێ بنەوە لەم حاڵەتە ئەبینم بۆ 4 ساڵی داهاتوش ترامپ بە پێ ئەو سیاسەتە ناوخۆی کە هەیەی نەک سیاسەتی دەرەوەی بە پێ ئەو سیاسەتە ناوخۆی کە هەیەی ئەتوانە بڵێم بەشێکی زۆری دەنگدەری ناو ئەمریکای بۆ خۆی مسۆگەر کردو ئێستا
کۆمەڵگەی زانایانی ئەمریکا زانایانی دەرونی ئەوەی کە باسی ئەەکەن ئەڵێن ترامپ لەگەڵ دەنگدەرانی خۆی ڕازگۆن نییە بۆ ئەو نمونەی کۆرۆنایی کە ئێستا باسەکرێت ئەو ئێوێ هەرچۆنێک بووە ڤاکسینێک پێش هەڵبژاردنەکە بەکار بێنێک کە بڵێ ئەم ڤاکسینی لە سەدا سەرکەوتنی خۆی بەدەستهێناوە. بەڵام بایدن ئەڵێ نە ڤاکسین هەیە و نە چارەسەری هەیە و سەرکەوتوش ئەبێت ئەم ڤاکسینەکەواتە تو ڕکابەرەکەشی بە شێوەیەکی کە دوو نەخۆشکەوتنی و هاتنە دەرەوەی خێرا لە خەستەخانە زۆربەی زۆری هاوڵاتی ئەمریکەکان ئەمەش بە شانۆگەریەکی ئەتوانم بڵێم دۆڕاو ئەزانن بەڵام هاوڵاتی ئەمریکی ئەوێت باجەکەی لە 121 بۆ کەم کاتەوە کە ترامپ کەمی ئەکاتەوە ئەوێت ساڵانەی سیارەکەی ئۆتۆمبیلەکەی کە پێشتر ئەگەر هاتووە هەموو ساڵێک $400 بەخشی بێت ئەم جارە کە ئێستا ترامپ بۆی کردو بە $150 ئەم ئەوەی ئەوێت دەنگدەر ئەم شتانی ئەوێ بەرژەوەندەکانی ئەوێت دەنگدەر نایەوێت ئەمریکا لە باسیفیک و لە ماڵتا و لەکوو هەیمەنی هەبێ و مارینزی ئەمریکی لەوێ بن مارود و پش بیان خوایاوەکو و لغمیان پیا بتەقەیاوەکو لە ناو دەریاکانە بەرژەوەندی هاوڵاتی ئەمریکی لە بەرژەوەندی تاکی ئەمریکا لە چا خۆی بینێتەوە لەوا خۆی بینێتەوە کە مسۆگەری ئابوووریکی مسۆگەری هەبێت باج و خەراجەکەی کەمتر بێتەوە تەمینی سەحیەکەی زیاتر بیان ئەم شتانی کە بۆ تاک ئەبێ ئەجینا وەک باسکردن بەڵێ ئێستا دۆناڵد ترامپ ئەو سیاسەتی کە بەکاری ئەهێنێت لەگەڵ دەنگدەری خۆی ئەوەی یعنی بەشی هەرە زۆری زانەکان وا ئەڵێن هەوڵی یاوە زیاتر بە شێوازی قەنەعەتی پێ بکات کە لە ڕاستی و نی بەڵام ئوسوبێکی مقنعی بێت ئەمانە ئەو خاڵانن کە بەرامبەرەکانی ڕکابەرەکانی دژی ترامپ بەکاری ئێهێننەوە بەڵام ئایا ترامپ بەم شێوازە دا ئەکەوێت یان لەم دوو هەفتەی کە ماوەتەوە هەنگاوێک ئەنێت ئەو هەنگاوە ئەتوان پێ بڵێن بۆمبی مەوسمەکە بۆمبی هەڵبژاردنەکە بێگومان بە من چاوەڕی شت زۆر لە ئەو کەسایەتی دۆناڵد ترامپ ئەەکەم چووکە کەسایەتێکی نۆرماڵ نییە بیرکردنەوەی نۆرماڵ نییە ینی دوایین حاڵەت کە باس ئەکرێت لە کەنیسەیەکە کە ئەوێ $20 با بە کەنیسەیەک ناتوانێت بڕیاری لەسەر بات هەموو خەڵکی سەرزگۆی زەوی دییان کە $5 و $10 و $20 بەدەستەوەیە هەتا بڕیاری $20 بخاتە سنووقەکەەوە چەندین جار ڕێی خۆیە گۆڕێکەوەتە لێرەیە ئەم پیاوە ئەکرێت سیاسەتی دەرەوەی ئەمریکای بەم ئاقارە برد بێت کە ئەتوانم بڵێم یعنی لە 180 دەسەڵاتی ئەمریکای لە شێوازی حکومڕانی دەرەوەی ئەمریکا کەم کردوێتەوە بەڵام خۆی باشکرا ئەڵێ من ئەوم ناوێت هاوڵاتی ئەمریکی باجی هاوڵاتی ئەفغانی و عێراقی و کورد و کێو بە من ئەمەوێت وڵاتەکە خۆم ئەمە سیاستێکی دەگمەنە لە مێژووی ئەمریکایە سیاستێکی دەگمەنە لە 59 هەڵبژاردنایە بە ئاشکرەکە خۆی بڵێ من کۆنتترۆل و تەلبەنی وڵاتی خۆمەکەم تەلبەنکردنی وڵاتەکەی ئەوەیە کە نێڵێ هیچ کەسێکی مەکسیکی هیچ کەسێکی کۆستاریکی هیچ کەسێکی ئیسلام هیچ کەسێکی ئەفریقی بڕاتە ئەمریکا بۆ لە بەرەوەی من هەلی کار بۆ هاوڵاتیانی خۆم دۆزم ئەمانە هەمووی وعودی انتخابی زۆر بەقوتن کاڵم بەقوەدانی کەس دەنگدەرەکە هیچ ڕێگەیەکی بەدەستەوە نامێنێتەوە ئەوە نەبێتە دەنگی باتێ و ئەگەر پرسیاریشکی ئێستا ڕێژەی بەرزبوونەوەی هەڵاوسان و ئەوانی کە باس ئەکرا پێشتر ئێستا لە ئەمریکای باشترە و هاوڵات سەرباری ئەوەی کە ئێستا $2 تریلیۆن لە کۆرۆنای زەرری کردو ئەمریکا بەڵام لەگەڵ ئەوەشە هاوڵاتی ئەمریکی ئێستا لە ساڵانی کە و لە خولەکانی کە ئەتوانە بڵێن باری ئابووری و گوزەرانی باشترە بۆ لە بەروی بە گیرفانی ملیاردێرێکی نێودەوڵەتی بیر ئەکاتەوە خۆی هەڵبژارنەکە تەنها بۆ هەڵبژارنی سەرۆک نابێت هەڵبژارنەکە بۆ هەڵبژارن لە یەک کاتە بۆ هەڵبژارنی سەرۆک هەروەها سەرۆک و جێگرەکەی هەروەها ئەنجومەنی نوێنەران کە 435 ئەندامە لەگەڵ کۆنگرێسمانەکان کە 33 ئەندامی کۆنگرسە و لە وڵاتەکان دەنگیان پێدەرێ بردنەوەی ئەم هەڵبژارنە پەیوەندی بە زۆرینەی دەنگ و کەمینی دەنگەوە نیە بەڵکو لە ئەمریکاش دایرەیەکی پێدەوترێت مەجمەعی ئینتیخابی کە ژمارەی ئەندامەکانی 538 کەسە ئەندامە هەر کەسێ توانی 270 دەنگ بەرەو ژوورتر بێنێ ئەوە براوە دەبێت چەند ڕێنکار و ڕێنمایی تێدا بۆنونە سژن زیندانیەکان لە ئەمریکا لە هیچ شوێنێکا ناتوان دەنگ بن تەنها لە دوو ویلایەتی ماین و فێرمۆنت نەبێ ئەمانە هەروەکو زانیاری هەچ کاتێکش ئەگەر پرۆسەی دەنگدان یەکسان بوو لە نێوان هەردوو ڕئیسە یاخود نەیانتوانی دەنگی پێویست بێنن ئەوە کۆنگرێس دەتوانێت ئەنجومەنی نوێنەران
ئەتوانێت لە نێوان سێ بربژێردا کاندیدێک هەڵبژێرێت بۆ سەرۆکایەتی. لە هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکا تەنها هاوڵاتیانی ئەو وڵاتە دەنگ دەدەن، بەڵام وڵاتەکەیان کاریگەری لەسەر هەموو ناوچەیەکی ئەم جیهانە هەیە، بۆیە زۆربەی وڵاتان و ناوەندەکان بۆ چوون و لێکدانەوەیان لەبارەی هەڵبژاردنەکە و کاندیدەکان هەیە. من ئەگەر هاوڵاتیکی ئەمریکی بم دەنگ بم لە 3 نۆڤەمبەرە لە 3 یانزەیان دەنگ بە ترامپ پێم، بەڵام ئەگەر وەکو کوردێک دەنگ بم یعنی ڕۆڵم هەبێت لە دەنگدان لە هەڵبژاردننی سەرۆکی ئەمریکایە دەنگ بە جۆ بایدنەیە. جۆ بایدن پیاوێکی سیاست مەدارە، پیاوێک کە ئەتوانێت با بڵێن بەڵانسی هێزی ئەمریکا و دۆستەکانی خۆی لە ڕۆژهەڵاتی ناوەند و لە باشووری ڕۆژهەڵاتی ئاسیا و لە ئەمریکای لاتین و لەکوێ بەڵانسەکە ڕابگرێ. بەڵام ترامپ ئەمانی بەلاوە مهم نەبوو، بەڵام کێشەی ئێمە لێرە ئەوەیە کە خەڵکی دەرەوەی ئەمریکا ڕۆڵیان لە هەڵبژاردننی سەرۆکی ئەمریکایان نییە و ڕاستە ئێستا فۆکەس هەمووی لەسەر ترامپە، ئەوەی کە کەمترین باس ئەکرێت کەمترین باسی جۆ بایدن ئەکرێت. بیرمان نەچی ئێمە هەموو تەوەقوعات و هەموو پێشبینیەکانی هەڵبژاردننی 2016 لە 90 تەوەقوعات لەسەر ئەو بۆ کە هیلاری کلینتۆن پێ بە سەرۆکی داهاتووی ئەمریکا، بەڵام ترامپ بوو بە سەرۆکی ئەمریکا. ئەمریکیەکان بە شێوازێک بیرەکەنەوە وەک ئێمە بیر ناکەنەوە، بەڵام من ئێستا حەزەکەم وەک خۆم وەک کوردێک کە ئەمریکا پرۆسی پرایڤەت کۆمفۆرتی بۆ ئێمە دامەزران و هێڵی 36 و 34 بۆ ئێمە جیا کردەوە ئەمریکا ئەمی پاراز لە گورگەکانی چواردەورەوە. حەزەکەم جۆ بایدن بێ بە سەرۆکی داهاتووی ئەمریکا. بەس ئایا بە حەزی من و بە حەزی فارسێک و عەرەبێک و تورکێک و ئینگلیزێک و کێک نەخێر. ئەمریکیت بڕیار لەسەر ئەو هەیە، بڕیاردانی ئەمریکیەکانیش لە بەرژەوەندی خۆیان و مافی خۆشیانە وەک دەستوری ئەمریکا باسی دەکات. هاوڵاتی ئەمریکا لە هەر شوێنێک بێت کە دەنگ بە هەڵبژاردننی سەرۆکی خۆی هەیە بۆ پێشت نەچێ جارێکی کە ژەڵێمەوە هەڵبژاردن لە ئەمریکا پرۆسیەکی ساد و ساکار نییە، پرۆسەیەکە زۆر ئاڵۆزە. هەنێک ویلایەت هەیە 6 ویلایەت نەبێت کە بەکو حیزب دەنگێن، ئەوانی کە دەنگدانێکی تایبەتیان تایە دوو تۆ دەنگیش بێنیت و دەنگی زۆریش بێنیت لە ئەخیرا 538 کورسیەکەی مەجموعی انتخابیەکان کە نازانم چی پێوترێ بەینی خۆیان بە زمانی خۆیان ئەوان حەسمی ئیشەکە ئەکەن. کۆمەڵێک لێرە و لەوێ حساب هەیە سەرۆک ئەگەر هات و فەزیحە بکات لەوێ سیستەمێکی دیموکراسی هەروەکەوەی کە نیکسۆن چۆن لادرا لە نیوەی حکومڕانیان نیکسۆنیان هێنایە خوارەوە لە کورسیەکە. لە هەنێک وڵاتی دیکتاتۆریا هەتا کوڕا و کوڕی سەرۆک حکومەکە، بەڵام لە ئەمریکا دەستورێکی زۆر جوانیان هەیە. دەستورەکەەوە تا لە سەر مێزەکەی من دانراوە هەموو ڕۆژێکگەر بڕگەیشی لێ بکەن و سێرەکەم کتێبی زۆر پشکۆلانێ، بەڵام حکمی گەورەترین وڵات و زلهێزترین دەسەڵات لەسەر زەوی ئەکا بە کتێبێکی زۆر پشکۆلەکە هەمووی ناگاتە نزیکە چل لاپەڕە. دەستوری ئەمریکا و وسیقی ئیستیقلالەکەیان ئەمانە وڵاتێکن، وڵاتی خۆیان زۆر خۆش ئەوێت، وڵاتی خۆیان ئەپارێزن، بەڵام سەرۆکیش لەوێت چونکە سیستەمێکی کۆماریە باڵی سیستەمێکی ڕێاسی کە پێوتێت سەرۆکایەتی سەرۆک دەسەڵاتی ڕەهای هەیە لە بەکارهێنانی دەسەڵاتەکانی خۆیان لە ناوبردنا لە بڕیاری شەڕەکانە تەنانەت لە تەقاندنی کۆدە ئەتۆمیەکانە ئەبێ سەرۆک خۆی پەنجەمۆری کۆدەکە. ئەمانە هەمووی وڵاتێکن کە دیموکراسیتیشی تایە، بەڵام لەگەڵ ئەوشا هەیمەنی شخصیش دەورە بینە. ئەو شخصی کە ئێستا کە باس ئەەکەین بۆ نمونە ترامپ ئەگەر هات و جۆ بایدن بیباتەوە بێگومان بە حکمی ئەوەی کە سەرۆک لە سیستەمەکان سەرۆکایەتیە 180 لە سیاسەتەکانی ئەمریکا هەم لە ناوخۆیان هەم لە دەرەوە ئەگۆڕێن لەبەرەوەی سەرۆکەکان بە بیرکردنەوەی خۆیان کاریگەریان هەیە. لە زۆربەی شەڕەکانە کە ئێمە زانین کە سەرۆکەکان چۆن ڕۆلی کاریگەریان هەبووە کە ئەمریکایان ناردۆتە ڤێتنام، ئەمریکایان ناردۆتە کۆریا، ئەمریکایان ناردۆتە ڕۆژهەڵاتی ناوەند و ئەفغانستان و عێراق و سووریا و هەنێک سەرۆک هەیە ئەگەر بێت و بڕیار لەسەر شەڕەکان نەیە شەڕیان ئەنجام نەدراوە. یەک لەوانی کە بە ترسنۆکترین سەرۆک ناوبانگی دەرکردووە هیلاری و هاوسەرەکیت، یعنی ئەگەر بێت کلینتن کە باس ئەکرێت لە سەردەمی کلینتنە شەڕی نەکردو ئەمریکا، بەڵام بەوە وای دەهات ناوبانگەی بۆ، بەڵام جۆری بۆشتەکان چ باوکەکە چ کوڕەکە لە کۆماریەکانن. یعنی ئەمانە هەمووی سیستەمی وڵاتەکە دەستنیشانی کردووە کە حیزبی جمهوریەکان تونترن لە دەرەوە، بەڵام حیزبی کۆماریەکان نەرمترن لە شەڕەکانە. بۆ ئابووری جمهوریەکان باشن، بۆ ئابووری ئەمریکا دیموکراتەکان باش. ینی ئەمانە هەمووی بە پێی حکمی ئەوەی کە 59هەمین هەڵبژاردننی ئەمریکا لە 3 مانگی 11 ئەنجام ئەدرێت. ئەزمموی 59 هەڵبژاردن ئەزمونێکی کەم نییە. خۆتە لە خۆت ئەگەر تۆ بیرکەیت و هەر وڵاتێک 59 جار
هەڵبژاردننی تاکرابێت ئێستا ئەتوانێت خەڵکەکەی ئەوە شارەزاییان هەیە کە فلان کەس باشە فلان ئەو پۆلە ئەو کایندە ئەو نەوعا لە شخصەتانەکان بە کەڵکی ئەمریکایەت. جۆ بایدن دۆستێکی کوردە نەتوانم بڵم کە و دۆستێکی ڕۆژهەڵاتی ناوەندیشە و ئەگەر دەربچێت بێگومان ئەو سیاسەتی کە ئێستا لێرەیە کە قەوما بەڵا بیانی ئەوەی کە ڕوویە کورد دەستبەرداری کورد بوون ئێمەی کورد وەکو خۆمان وەکو پشتێک لە هەڵبژاردنەکان ئەگەر ئێمە هەر سەرۆکی کە وایە لە بری ترامپ کورد لە 2007 ئاواهی با بڵێن مەرەخەز ناکرا ئەوەی کە بە خۆمان بیرمانێت و ئەگەر هەر سەرۆکی کە وایە کەم تا زۆر هەیبەتێکی بۆ دەسەڵاتی ئێمە و ئەو پەیوەندیانی ئێمە و ئەمریکای هێشتەوە یعنی لە سەردەمی بۆشی کوڕا جەنابی مام جەلال هەزار ڕەحمەت لە گۆڕی کە ئەڕواتە ناو ئەمریکاوە وەک سەرۆکێکی ئەتوانم بڵێم فوق القانون پێشوازی ئەکرێ بەڵام ێستا لە سەردەمی ترامپە هەموو حاڵەتەکانمان بینی کە ئەمریکا وەک ئەمریکای ترامپ ڕێزی لە هیچ سەرۆکێکی دنیا نەناوە بگرە هەموو ئەتوانم بڵێم ئەوەی کە پێوتری جۆکی و نوکتەوینەکان لە بینی ترامپ و لە بینی سەرۆکەکان نابێت. ترامپ سیاسەتی تایبەتی خۆی هەیە هەنگاوەکانیشی پێشبینی ناکرێت خوێندنەوەکانی پێشبینی ناکرێت. بێگومان لە ئەمریکا وڵاتێک نییە تەنها خەڵکی ئەمریکای تێدا بێ لە هەموو جیهانەوە خەڵکی تایە کە بەش بە حاڵی خۆی وەکو لۆبیکی لێ هاتووە وەکو لۆبی یەهودی و لۆبووی عەرەبی و لۆبی ئاسیایی و ئەمانە وای کردووە لە ئەمریکا کە سیاسەتی دەرەوە و کاردانەی ئەمریکا و شێوازی سیاسەتی ئەمریکا بەرامبەر دۆسیەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و پەیوەندی لەگەڵ ئیسرائیل و لەگەڵ ئاسیا و لەگەڵ رووسیاش ئەمە وا دەکات ڕێکدانەوی هەبێت لەگەڵ هەڵبژاردنەکاندا لەگەڵ ئاکامی هەڵبژاردنەکان ینی هاوڵاتی ئەمریکی تەنها بودجە و باج و چارەسەری تەندروستی نایە بەڵکو ئەو لۆبیانی کە تێدان سەیری سیاسەتی هەر ڕئیس سەرۆکێک دەکەن بەرامبەر ئەو شوێنەی جیۆسیاسی کە خۆیان پێویستیان پێێتی بۆیە هەمیشە کاریگەری دەرەکی و سیاسەتی دەرەکی ئەمریکا لەسەر سەرجەم جونگەکانی جیهان ڕنگدانەوەی جدی دەبێت لەسەر هەڵبژاردنەکاندا و لە ئێستادا چین پێگەیەکی بەهێزە هەیە بەرامبەر ئەمریکا لە ڕووی اقتصادیەوە ئەمەش وای کردووە تاکی ئەمریکی هەستکات کە حکوومەتەکەی ئایا بەپێی هاوکاری بێ یاخود هەماهەنگیە یاخود دەچێتە منافەسەکردن لەگەڵەیە ئەو سیاسەتی ئەمریکا بەرامبەر چین ڕۆڵی خۆی دەبێت لە هەڵبژاردنەکاندا. یەکێک لەو پرسیارانی بایەخی تایبەتی هەیە لە هەموو هەڵبژاردنێکی سەرۆکایەتی ئەمریکا لوبی جوولەکە و پشتیوانیکردنە لە ئیسرائیل. ئێستاش ترامپ چەند وڵاتێکی تری عەرەبی خستۆتە سەر ئاساییکردنەوەی پەیوەندی لەگەڵ تەل ئەبیب کە ئەمەش کاریگەری لەسەر هەڵبژاردن دەبێت. بێگومان ترامپ زۆر بە بەرنامە ئەو کاری کردووە مەسلەی هاوکاریکردنی وڵاتەکانی خەلیج بۆ ئاساییکردنەوەی پەیوەندیەکانیان لەگەڵ ئیسرائیلدا تەنانەت بە شێوازێک ڕاگەیاندراکان کراوە کە پەیوەندیکردن لەگەڵ ئیسرائیلە خزمەتی پرۆسی ئاشتی ئەکات. ئەمە وای کردووە کە ترامپ لۆبی یەهودی لە ئەمریکا بەلای خۆیان ڕایکێشێت کە لە سەردەمی ئەو ئاتوانیەتی زۆرینەی دەوڵەتە عەرەبیەکان لە دەوڵەتێکی مقاتەعەوە و دابڕان لەگەڵ ئەو ئیسرائیلە بگەێنێتەوەی کە نەک تەنها ئاساییکردنەوەی پەیوەندی بەڵکو معاهدەیەکی هاوبەشیان هەیە لە هەموو ئاستەکانی سیاسی و تیجاری و تەنانەت بەرگریشە. ئەمەش ڕنگدانەوەی جدی ئەبێت لەسەر لۆبی یەهودی کە پشتیوانی ترامپ بن لەم پرۆسەیەدا. شەپۆلی پۆپۆلیزم کە چەند ساڵێکە لە ئەمریکا و ژمارەیەک وڵاتانی ئەوروپی پەرەیسەندووە چاوەڕوان دەکرێت لەم هەڵبژاردنەی ئەمریکاش کاریگەری دروست بکاتەوە کە زۆربەی جار ترامپ بۆ پەرژەوەندیەکانی سوودی لێوەردەگرێت. لە ڕاستیدا هەموو جیهان نەک تەنها ئەمریکا بەرەو پۆپۆلیستی ئەڕوات. پۆپۆلیستی کە خەڵک بە دروشمی درۆ و بە قسەی درۆ و بەمانە هەڵە خەڵدەتێنرێ و ئاراسیان وەرەگیرێ. ترامپ شێوازێکی هەرچەنە هەنێ شێوازی استراتیژی باشی بەکارهێناوە بۆ زامنکردنی بنەوەی خۆی بۆ نمونە
لەگەڵ مقاتعکردنی ئێرانە بوو بە هەگەرچی سەرکەوتو نەبوو لە سیاستەکە بەڵام لە سەر مەسلەی پەیوەندیەکان لەگەڵ ئیسرائیل عەرەب و ئەوانە توانێتی سەرکەوتن بەڵام ترامپ ڕوویەکی پۆپۆلیستیە لە حکومڕانی ئەمریکایە و بێگومان ئێستا بەهۆی تۆڕە کۆمەڵایەکان و تەکنۆلۆژیای گەیاندن کە لای هەموو کەسێکە توانێتی لە ڕووی پۆپۆلیستیەوە کاریگەری هەبێ لەسەر ئاراستەی هەڵبژاردنەکانە بۆیە پێم وایە بەدەر لەسەر هەموو تەحەدیە جیهانیەکان ترامپ چانسێکی ئەبێت بۆ بردنەوە. خۆی ترامپ لە یەکەم ڕۆژی کارکردنی ئەوتێتی من لە هەموو دنیادا من ئەرکی پۆلیس نبینم هەر لە یەکەم ساتی بە دەست بەکاربوونیەوە توێتی من لەکوێ بەرژەوەندیەکانم بەرژەوەندی ئەمریکا کامیان دەیپارێزێ لەگەڵ ئەویان بۆ نمونە هاتنناوەی تورکیا بۆ سووریا ئەگەر دژی بەرژەوەندی ئەمریکا بێ لەگەڵیان نابم ئەگەر لەگەڵ بەرژەوەندەکانە بگونجەوە هیچ مەترسی نەبێ لەگەڵا دەبم بۆیە دەبینین سیاسەتەکانی ترامپ بە مەزاجی ئەمریکا خۆیەتی ینی ئێمە زۆر جاڵێن خیانەتی کردو نەخێر خیانی ئەوڵێ من لەکوێ بەرژەوەندیم هەبێت لەوێم لێ نەبێ ئەمەڵام بەرامبەرەکەی جۆ بایدن ئەوان ئەڵێن ئێمە ئەمریکا بێ بگەڕێتەوە سەر قیەم و ئەخلاقی سیاسی ئەبێت تەنها بەرژەوەندەکان لێک نایەتەوە ئێمە بەرپرسین لە ئاسایش و ئاشتی جیهانی بۆیە دەبێت ڕۆڵی تاوامان هەمێ بوون منە لە سەردەمی پاراک ئۆباما دیموکراتەکانە ڕێکەوتنیکی باش لەگەڵ ئێران ناکرا کە ڕنگدانەوەی هەبوو لەسەر ئاشتی و سەقامگیری ناوچەکە بەڵام کە ترامپ هەڵی وەشانەوە نەوعەنما تۆزێک کێشەی دروست کردووە کە ئێساش ئەو عەقڵێتەی ترامپ هەر لەگەڵ هەمان عەقڵێتە کە لەگەڵ ئێرانە ڕێکەوێت چکە ئەڵێ ئێمە دژی لەگەڵ ڕوخانی ڕژێمی ئێرانانین بەڵکو لەگەڵ چارەسەرکردی کێشەکانیان کەواتە بۆ ناوچەکە بە تایبەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تەنانەت بۆ تایبەتی بۆ چارەسەرکردنی کێشەی کوردی لە ناوچەکەدا بایدن ڕوئایەکی باشتری پێ وەک لە ترامپ. ئەم هەڵبژاردنە یەکەم پرۆسەی سیاسی گرنگی جیهانە لە سەردەمی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا بەڕێوە دەچێت. ئایا کۆرۆنا چ کاریگەریەک دروست دەکات؟ مەسلەی کۆرۆنا وەکوتم پێش هەڵبژاردن ئەگەر سوپرایزێک نەبێت بۆ چارەسەر سوپرایزێک نەبێت بۆ بەرهەمهێنانی لقاح لایەنی بەرامبەر بایدن بەکاری هێنێت دژی ترامپ کە ژمارەی ڕێژەی مردن دوێنێ بە دوایین لێدوانەکانی جۆن هۆپکنز ڕێکخراوێ دەڵێت زیاتر لە 220,000 کەس جانێ لە دەستداوە ئەمەش بەرامبەر دەتوانێت ئەگەر سوپرایز نەبێت کاریگەری خۆی بسەپێنێت لە دژی ترامپ بەکاری بێنێت لە هەموو شوێنەکە ئەتوانێت لەبەرەوەی کۆرۆنا کێشەیەکی گەورەی قەیرانێکی گەورەی ئابووری بە دوای خۆیان هێناوە تۆ ئەگەر ڕێگر بی لەوەی کە ئەم نەخۆشیە زیاد بڵاو نەبێتەوە دەبێت ڕێکارە تەندروستەکان بسەپێنی و خەڵک نەچێتە دەرەوە بۆی خەڵکیش نەچێت دەرەوە ئەبێ باری ئابووریان زامنکەی گوزەرانیان زامنکەی ئەمەش تەحەدایەکی گەورەی بۆ سەرجەم حکوومەتەکانی دنیا بە تایبەتی ئەمریکا دروست کردووە کە ناتوانێت لە ئاستی ژیانی گوزەرانەوە بۆیە ناچار بوو دەرگای واڵا کرد کە خەڵک پەنابەرنە بەر خۆپارێزی زیاتر بۆ نمونە زۆرجار لە ئەوروپا ڕێکارە تەندروستیەکان تون دەکرێتنەوە تا ئێستا غرامە هەیە بۆ سەر نەبەستنی کەمامە بەڵام لە ئەمریکا ناتوانێت ئەو کارەکە لەبەرەوەی بەدیلی اقتصادی نییە بۆی کە پشتیوانی هاوڵاتیان کە ئەمەش وای کردووە کە کۆرۆنا تەحەدایەکی گەورە نەک تەنها بۆ هەڵبژاردنەکانی ئەمریکا بەڵکو بۆ سەرجەم جیهان دروست کردووە هەر وڵاتێک توانی بێتی ئابووری خۆی لەگەڵ ئەو پەتایەدا بگونجێنێ سەرکەوتن بەدەستهێنێت هەر وڵاتێکش ناتوانێت لە ڕووی ئابووریەوە کاریگەری خۆی هەبێت لەسەر ئەو پرۆسە شکست دەهێنێت. من بزانم لە وەرەقی کۆرۆنا دۆڕا جۆ بایدن زۆر لە دیبەیتەکە زۆر بە باقوتی و بەڕقی جوابیایەوە و خۆشی کە خۆی نەخۆش خست و هاتە دەرەوە ئەمانە ئەوەشیان هەر بە شانۆگەریەکی دۆڕاو لە قەڵەمەوە بەڵام لەگەڵ ئەمەش و لەگەڵ ئەوەش دەجاری کەش بدۆڕێ هاوڵاتی ئەمریکی ئەوەی ئەوێکە سەرۆکەکەی باج و خەراج و ئاو و کارەبای بۆ هەرزان کات و ئەوەی کە پێوترێ پاری زەریبی کەلوپەلوخان و ئۆتۆمبیل و ئەمانەی هەموو کەم کردوتەوە خوێندنی کەم کردوتەوە ئەوێت تەمینی سەحیەکەیان بۆ مشارەکەیان بۆ زیاتر ئەمە ئەو سیاسەتەیە کە ئابووری ناسێک
کە بازرگانێک کە زمانێک بەکارهێنێ و مانەوەی ترامپ لەم قۆناغەیە من ئەبینم تەسەورەکەم کە ترامپ لەوانەیە شانسی زیاتری هەبێت تاوەکوی کە جۆ بایدن بتوانێت سەرۆکایەتی ئەمریکا بگرێتەوە دەست یاریکی.